السلام عليكم ورحمة الله وبركاته. عشت پەروەردگارتان لێ بەخۆشەویستان لە وانەی شەشەم بەخدمەتتان شادوین لەموانەیە لە دەرسی ئەکسڵ باسی چۆنیەتی کەمکردنەوەی دوو ژمارە ئەکەین یان کەمکردنەوەی دوو لیست. سەرەتا ئەمە چەناڵەکەمە هیوادارم سەبسکرایبی بکەن بۆ ئەوەی بتوانن بابەتی نوێ و کە تایبەت بە کۆمپیوتەر سوودمەند بن. لێرە دەرسەکانی ئەکسڵ کە دامان ناوە توانن سەیری وانەکان بکەن و لە کۆتامانێ لینکێکمان داناوە کە هەموو فۆرموڵەکانی تایە، هەموو فۆرموڵەکانی ئەکسڵ ئەتوانن جگەلەوەی کە سەیری ئەم ڤیدیۆیانە ئەکەن و خۆتان بۆ ئەوەی باشتر شارەزا بن و ممارەسەی زیاترتان هەبێتوانن ئەم فۆرموڵانە یەکێک تاقی بکەنەوە، تێستیان بکەن و پرۆبڵمەکان شیکار بکەن و ئەتوانین لێرانە بنووسی پرۆبڵمەکانی ئەکسڵ ئەتوانین بۆ ئەوەی کە وەکو تێست کویز یان ممارەسە بکەیت. پرۆبڵم کەش ئەمە ئەتوانین لێرانە سەیری کوێشنەکان بکەیت و سەیری پرۆبڵمەکان بکەیت کە پرۆبڵمەکان زیاتر بابەتی فکرین بۆ ئەوەی تۆ بتوانی شیکاریان بکەیت. ئەنەی پرۆبڵمێک تێداتێ لێرانە وەکو هەڵبژاردن یان بۆ لێرەیان معادلێکی کردیا پرسیارەکە بەکام لەمانە ئەم معادلەی ئەنجامەدرێ. ئەمە پرۆبڵمەکانی ئەکسڵن کە یەکێک لە ڕێگاکان بۆ ئەوەی زیاتر شارەزا بێت لە بابەتێکی کە تایبەت بە کۆمپیوتەر ئەتوانی سەردانی پرۆبڵمەکان بکەیت. جا زۆر سایتمان هەیە کە پرۆبڵمەکانی تایە، ئەمە شوێکە لەم سایتانە کە چەندین پرۆبڵمی تێدایە ئەتوانن سوود وەرگرن. ئێگزامپڵ تێست. لێرە دێنە سەر ئەکسڵ، بەرنامەی ئەکسڵ ئەکەینەوە. پێشتر ئێمە فایلێکمان هەبووە بە ناوی بوکێک. ئۆکی، ئەمە دەرسەکانە. ئەوە پێشتر لە دەرسەکانی دیکە ئاماژەمان پێکرد. ئەوە جەدول حیسابات. ئەمەیان لێرە ئاچین ڕێنەی مەکەین. باشە، جەدول غیابات یۆمی. ئۆکەی، هەندێک شوێت کە ئێمە ئیشمان لەسەر کردبوو لە پەیج لاوێتە هەبوو بۆ نمونە هێڵەکان نەما کە ئەمە شفت و ڕایت بوو لە شفت کرمانە زمانی عەرەبی کە لێرە جەدولێک دروست دەکەین. ئەچینە ئینسێرت تەیبڵ لە تەیبڵە لەم ڕۆیە لە کۆڵۆمی ئەی، ئەمە کۆڵۆمی ئەی تاکو ڕۆی سیرکە ڕۆی یەک، کۆڵۆمی ئەی ڕۆی یەک هەتا کۆڵۆمی جەی ڕۆی بیست تا لێرە بۆ ئێرە. بەم شێوەیە وەریگرت وەکو ماتریکسە حیسابی. ئەمە تەیبڵی ئێمەیە. ئەتوانین تەیبڵەکەمان گەورەکەین، کۆنتڕۆڵ زێد بکەین. ئۆکی، بۆ ئەتوانین ئەم تەیبڵە زۆر گەورەیە، تەیبڵێکی بچووکترمانەوێمە هەندە گەورە نەبێ. بۆ نمونە ئەمە کافیە، ئەتوانین ڕەنگی کەین و ئەتوانی دەستکاری بکەیت. ئۆکێ، و ئەتوانی ئەم بەینانە فراوانکەین تاکو بۆ نمونە تێکستێکی لە شتێرا بنووسین و بەبێ ئەوەی هیچ ئەوەیکی تێدا وەرگێ. ئۆکی، لێرە نانووسین ئەمە عەموداکەینە ناو. ناو ناوی سیانی بە ئەمە بکەینە ئەماکەینە ژمارە یان ڕیزبەندی. ڕیزبەندی باشە. ناوی سیانی
سالاري پێ گوترێ راتب بە کورد پێ گوترێ راتب اوكي بروار باشا هي عشان سين روجي وكان روجي نهاتو كان ريزباندي اما دائم يكا اما دوا اوكي اما دوا اما سه اما چوارە ئەمەیان پێنجە ئەمەیان شەشە ئەمەیان حەوتە ئەمەیان هەشتە ئەویان نۆیە ئەویان دێ ئەویان یازدە با یازدە نەبێ باشە ئۆکی لێرانە محەممەد عەلی داتاکانمان داخل کرد لێرانە کە کاملمان داخل کرد ئێستا ڕۆژە نەهاتوو بۆ ئێمە ئەمانە بێ کۆی گشتی و ڕۆژانەی کە کارمەندەکانمان نەهاتوون چەند ڕۆژە لە چەند ڕۆژە بۆ منە 30 ڕۆژە چەند نەهاتوون پێمان بڵێ لە 30 ڕۆژە 20 ڕۆژ نەهاتوون ئەمانە هەریەکە ڕۆژێک نهاتون فۆر ئێگزامپڵ لێرە ئێمە فۆرموڵێکی کە ئەچینە بەشی فۆرموڵەکان فۆرموڵێکی تایبەتمان نییە لە بۆ کەمکردن سەبتراک دەبێمە خۆمان فۆرموڵێک دابڕێژین یەک لە فۆرموڵانەی کە ئەتوانین دابڕێژین یەکسانە بە یەکسانە یەکسانەمان کرد بۆ نمونە ئەم عامودە کەم ئۆکەی ئەم عامودە کەم کلیکەکەم لەوەی کرد 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 ئەوە یەکی لەو فۆرموڵانەی کە ئەمن ئەتوانم بەخۆم دروستیکەم لە بۆ سەبتراک کە ئینتەرەکەم پێمەڵێ ساڵ 23 لەبەرچی سال بە ئەوە ئێمە لە کچکە و گەورە دەستمان پێکرد هەمومان بە سال بدانە هەموو کەمی یەک F3 کەم F ئەوە ئەکاتە سفر وایە سفر کەم سێ ئەکاتە سالب سێ سالب سێ کەم سالب 4 ئەکاتە سالب 7 سالب 7 کەم سالب 5 بەو شێوەی کەم ئەوە یەکێک لە فۆرموڵەکان کە بەم شێوەیە ئەتوانین ببورن بەم شێوەیە ئەتوانین کەم بکەین فۆرموڵێکی ترمان هەیە ئەرێن یەکسانە بە F کەم سەم ئۆکەی ئەمە سەم کەوانە ئەوە هەمووی بێ ئۆکی کەوانەی داخەم ئەڵێم F3 ئەوە هەمووی کۆکەوە کۆی گشتی کەم دویکە ئەو بەو مانای دێ ئەمە هەمووی کۆکەوە دواتر کۆی کەمی F3کە ئەکاتە هەر سالب 23 چکە سالبەکە ئەدرێتە پاڵ ئەوە گەورەترە لە موجب F3 چکە لە چەپە ئیسابە ئەوە موجب F3 ئەو سال ئەگەر بێت و ئەمە شتێشکە بکەین ئەگەر برین ئۆکەی ئەوەش کۆکەینەوە کۆ بەس F3 خۆی ببورن دەبێت ئەمە ئینتەرکەین ئۆکەی ئینتەرەکەین کاتە 27 بەڵام ئەگەر بێ ئەم دوی بکەمە سالب ببورن ئەکاتە 23 یعنی ئەگەر بێت و من ئەم کەمە یەکێک لەمانە بکەمە کەم سیرکە فۆرموڵەکەمان چۆنە ببورن سالب اوكي اما فورمولا كمانا سيكون F2 F3 كل صن اويا اگر بيتم ان يكك لمانا بكما كم او ابيتا اوكي هزاري من ام F4 اكم F3 اوكي انتر كم كاتب 23 لو بموجب درسو يوري امان سالبه اما سي فورمول كتايبت بكم كتنا امان كما ئەوەی دیکە هەمی ئەم ژمارە کۆکرێتەوە کەمی ئەم دوو ئەکرێ ئەمە فۆرمولی سەبتراکە باشە سەبتراک یعنی کەمکردنەوە فۆرمولی دیکەمان هەیە لێرانە ئاماژەی پێکردووە بابێنە سەر یەکەم فۆرمول I2 کەم B2 کە باسمان کرد ئێفەکان ئەمەیەک لە فۆرموڵەکانی کەم یەک لە فۆرموڵەکان کە هەموو ئەمانە کەمەکەیتەوە ریمینگەکەی وەرەگری هەموو ئەوەش یەکێک لەو
فۆرموڵانەی کە باسمان کردبی یەکەم سەمی ئەمە بۆ نمەیان بی یەک بێ کەمی ئەمە مەش فۆرموڵەیەکی ترمان هەیە هەمووی سەمە بەڵام خۆمان ژمارەکانمان سالب دانەوە ئەوەش جۆرێکە لە فۆرموڵێکی دیکە ئۆکێ ئەوەش بیتوکەم ئەوەی کرد ئەوەش ئەم فۆرموڵانە ئەمەی سەرەوە ئەمە هەمووی هیچ فۆرموڵێکی نوێ نییە هەمووی فۆرموڵە کۆنەکانە ئەمەیان بۆ نمونە ئەی کەم ئەوەی کردووە ئەم فۆرموڵە ئۆکێ ئەمە فۆرموڵێکی دیکەی بەکارێنە ئەی تو جاران یەکەم سەتاسی یەکەم خۆی ئەمەیان ئۆتۆماتیکی نرخە چوداتێ لێرە شتوانێت بیە چودەیە ئەمەمی فۆرموڵەکانی کەمە ئێن داتا کەم ستار داتا ئەمەیان ستار داتا ئەمەیان ئێن داتا ئەم دوانە کەم یەکە شتێکی تر دەرچووە لێرە هەمووی بە بەکارهێنانی کەم توانیتی ئەمان کەم بکاتەوە دوو ژمارە دواتر هاتە سەر ماتریکسێکی دەستنیشان کردووە کۆنتڕۆل شفت ئینتەر ئەمە ماتریکسێکە ماتریکس چییە بورن ئەمە ڕیکلامە خۆی ئۆتۆماتیکی دێ کە ئینتەرنێت ڕەبتەکەی ئەمە ڕێکلامی سایتەکانە کە ئۆتۆماتیکی دێ بۆەوەی کە کلیکێتی ڕێکلامی بابەتی کە بەڵام بە بابەتی ڕوت زیاتر ڕێکلامەکە بەوەی سەرنجی بینەران ڕاکێشێک ئەو کڵاینتانەی کە هیچ لەسەر گۆگڵەکەن یان هیچ لەسەر ئینتەرنێتەکەن کە ئەم ڕێکلامە دەبێت ڕێکلامە بلۆ بکەین بۆ بەرنامەیەمان هەیە بۆ بڵۆککردنی ڕێکلام ئەنووسین بڵۆک ڕێکلام گوگل کڕۆم ئەپلیکیشنمان هەیە ستۆپ ڕێکلام توانین لێرە ڕێکلامەکان ستۆپ بکەین ئەکتو چڕۆم زۆر باسانێ توانین هەموو ڕێکلامەکان ریموف فڕۆم چڕۆم ئەوەی مندا بە زیدتەوە کێشێنەوە من جارێکی ڕێکلامێکی دیکە پیشان نادا و بابەتێکی پێویستیش زۆر بمان تووشی ئەم کێشە ئەبین کە ئۆتۆماتیکی ڕێکلامی ئۆتۆماتیکیمان بۆ دێ شتێکی باش بوو کە ئەمە دووزانم کە لە کاتی هاتنی ڕێکلامی ئۆتۆماتیکی ئەتوانین ئێمە هەر براوسێک بەکاردێنی ئەم براوسە ئەوەی خۆی هەیە توڵی خۆی هەیە بۆ بلۆکردنی ڕێکلام و هەموو توڵەکانش موجودن لە گۆگڵ ئەتوانی سێرشکەی مثلا من گۆگڵ کڕۆم بکایان هەیە فایرفۆکسیان ئینتەرنێت ئەکسپلۆرەر بەکاردێنێ یان بۆ منە فایرفۆکس بەکاردێنێ هەر ئەوکی تر بەکاردێن هەر براوسەرێک کە ڕێکلامیدا ئەتوانی بەم شێوە ڕێکلامەکە بلۆ بکەی کە ئەمەش زانیاریەکی باش بوو بۆ ئەوانەی کە تووشی ئەم کێشەیە بن و لە موبایلی شاتوانی بە هەشێوە بلۆکی ئۆکی لێرانە باسی ماتریکسەکە ماتریکس یعنیشی یعنی تەیبڵ دوو تەیبڵ کەمی یەکەی دوو تەیبڵ بەخۆی دا کەم یەکەکە ئەکاتە 20 کەم 2 ئەکاتە 18 سی کەم 3 ئەکاتە 27 100 کەم دا ئەکاتە 90 200 کەم 20 ئەکاتە 180 300 کەم 30 ئەکاتە 270 واتە ئەم خانەی بەرامبەر ئەم خانەیە ئەجا ئەمە لە حەز ناکەم بێمە ناو ماتریکسکە بابەتێکی دوور و درێژە بابەتێکی فراوانیشە کێشەی زۆرخان بۆ درسەوی ما باس سەبتراک بوو کە بە شێوەیەکی گشتی ئەتوانین بەم شێوانە بەم فۆرموڵانە کە باسمان کرد کە سێ فۆرموڵی ئەساسینە بتوانین دوو سێڵ دوو خانە یاخود دوو لیستە خانە کەمی یەک بکەین و لە خانەیەک سەیری بکەین ئەمە فۆرموڵێک بوو کە باسمان کرد کە ئەم فۆرمولی سەبتراکە خۆی وجودی نیە لە ناو ئەکسڵە ئەبێ ئێمە سوود لە هێمای ساینی کەم وەرەگرین یان ئەم هێمایە پێگوترێ ساین هێمە باشە ئەم ساین و ساینمان ئێستامە ببورن ئێستا ئەمیان ساینە ئەمیان ئەم ساینە یعنی سالبوو موجب ئەتوانین سوود لە سالبوو موجب وەرگرین بۆ وارو ئەتوانین لە نێوان بە بەکارهێنانی فەکشنی فۆرمولی سان سوود لە
کەم و کۆ وەرگین لەم دەرسەدەینە کۆتایی کە وانەی شەشەمە لە تاکو دەرسێکی تر و فۆرمۆڵێکی تر بەخواتانە سپێرم خواتان لەگەڵ